تەنکەریش بوو باریشی پێبوو ئەگەر ینی مەقەسی نەکردبە ڕەنگە بە دەیان سیارەی تر هەمان سیناریۆ و هەمان کارەساتی کەس نەزان دووبارە بباوە. کاتژمێر 11:30 شەوی ڕابردوو تەنکەرێک یعنی بارهەڵگرێک دێتن لەم شوێنێک کەمنی لێوەستاوم مەقەس دەکات. ئۆتۆمبیلێکی زۆری نیسانسەنی یاخود لاکشمی بابە چوار سەرنشینەوە دێت و خۆی پێدا دەکێشێت کە لە ئەنجامدا هەر چواریان بریندار دەبن. ئەلێرە ینی هێشتانەوە و ڕەسیفانە دیارەکەەوە ئۆتۆمبیلەکەات ینی بارهەڵگرەکە لێرە مەقەسی کردووە. جا ئەو کەسانەی کە لێرە بوون باز لەوە دەکەن کە ئەگەر ئەو تڕێلەیە مەقەسی نەکرد با لێرە هەمان ڕووداوی دوێنێ کاتژمێر 11:30 نیوەڕۆ دووبارە دەبەوە ئەوەی کە لەسەر ڕێی کەس نەزان بوو. من دوو لەو هاوڵاتیانم لەگەڵەکە هاتوچیان لەسەر ئەم ڕێگایە و باس لە خراپی ئەم ڕێگایە دەکەن و باسی ڕووداوەکەی دوێنێ شەوم بۆ دەکەن. قوربانجان سڵاوت لێبێ. سڵاوت لێبێ. دوێنێ شەو چیت بینی چۆن بوو ڕووداوەکە؟ دوێنێ شەو تڕێلێک ینی بە سەریحیە و لێرە لێژاییە لێرەش جادەکە دەبێتەوە یەکسایی ینی تڕێلەکان هیچ مساعدەی سیارەی بچووک ناکەن ینی بە سەریحی دێن لە ئەگەر ینی نەنەمانی ئیستابیان ناشت ببیت حادیسە لێرە ڕوودەدا ینی ڕۆژانە دوو ڕۆژجارێک لەو پارچێت حادیسە هەر هەیە شتەکی زۆر نۆرماڵە ینی زەڵاتەیە لە 24 سعات لەو ڕێگای 1-2 زەڵاتەیە ئەجا بگرە 3-4-5 ڕۆژانە لەو ڕێگای ڕوودەدا حادیسە ینی مەقەسی نەکرد بە هەمان سیناریۆی کەس نەزان لە ماوەی 24 سعات قوربانی دەبوو هەمان سیناریۆ. لێرە شانسیە بوو کابرا مەقەسی کرد خی گەورە و ینی ئەو خەڵکەی پاراست تڕێلەکە مەقەسی کرد تەنکەریش بوو باریشی پێبوو ئەگەر ینی مەقەسی نەکردبە ڕەنگە بە دەیان سیارەی تر هەمان سیناریۆ و هەمان کارەساتی کەس نەزان دووبارە بباوە لەو ڕێگایە. دو ساڵ ئەو ڕێگایە هەر ئەوایە نازم گوت میلادمان بۆ 20/8/2024 تێک درا پێشی دەنگدانی دەیدایی هەرێمی کوردستان کەوا بڕیار بوو بە 5 مانگ هەردوو لای تەواو بکرێتن بەڵام بەداخەوە کە دەنگدانەکە کۆتایی پێهاتی تر سیشیان بە سنوورەکە نەما و تەواویان نەکرد و ساڵانە ئێمە یادی ئەەکەینەوە ساڵش میلادمان بۆ کریادی دەکەینەوە هەتا جادەکە تەواوی ساڵانی داهاتوو ئاهەنگیشی بۆ دەجێڕین ئەگەر تەواو نەکرا. یەکیش لە قوربانیانی ئەو ڕێگامان لەگەڵدایە. ئەوە مامەجان تۆ پێما بێت لەسەر ئەم ڕێگایە بە ڕووداوی هاتوچۆ ینی قاچت ئێستادا پلاتینی لێ ناوە چۆن بوو؟ پلاتینی تێدا وڵی شەو پێش 12 شەو لە هەولێر دەگەڕامەوە لە کەرخی مەعمەل غازەکەی لەوێ سارێک دەرچوو خۆم لە خەتی خۆم بم دەرچوو ئێمەجاالیەوەی نییە تو لە هیچ لاگلادە لەبەرەوە سایدیت کرد تەواو نەکرا ئەو ئیسعامەش لە سەرێرا هەموو تجارەتەکە لە سەر و ڕێگایە هەرچی تڕێلیە و هەرچی ئیش و کارەکەتە سەر و ڕێگاوی چشمان بۆ ناکرێت. خۆم شخصەکەم چەکدارم یعنی مەعاشەکەم بەخۆی ئەوە نییە ئەمن دەفتەرێک و قسوورم بەس زەرەر پێکەتێ و سیارەکەم خەسارەتێکی گەورە ڕۆی و بەخۆم بەخوای لە چاردەی چارەواتە ئێستا لەسەر جێکەتیمە هەر بەو شەقە و بە گۆجارەست فیسەبی لەو ڕێگایە بەڕاستی ڕووداوە هاتوچۆکان شەر بوو خراپی هەمووی ئەو ڕێگایە یعنی سەرعات داوا لەسەرکی حکومەت هەرێمی کوردستان دەکەن بە زووترین کات یعنی بە شێوەی سەریحانە کە ئەو کارەمان بۆ تەواو بکەن بەڕاستی یعنی خەڵک هەر ڕۆژانە دەبتە قوربانی ئەو ڕۆژە لێرە کابرا سارەی چوو ئەو خەندەکەی 3 نەفەری لێ مرد یعنی خوددا لیان خۆش بخوای گەورە سەبوریان بدە بەس وڵی کارە ساتە بەڕاستی کارە سات ستا من یەک شخصی خۆم یعنی بە قورعان لەوانەیە هەموو قەر کردی تا بەس خۆم پێ ڕاست کردەوە و سارم پێ چاکردەوە بەڕاستی چوە من کابراایەکە معاش خۆرم 25 ساڵە لەو عزەیدامە یعنی ڕاتبم هەر ئەوەیە بەشی ماڵ و منداڵم بکات یعنی سەراحەت داوا لە سەرۆکی حکومەت دەکەن لە کاک نێچیروانی دەکەن سەرۆکی هەرێم داوا لە هەمویان دەکەن کاکە یعنی شتێکی بکەن لەو ڕەزالەتی ڕزگارمانکەن یعنی ئەوەندە ساڵە ئەمەش بێزار بووین خەلکی و منتیقینە لە منداری و منتیقینە بەخۆی بێزار بووین ستا ئیش و کارێکمانە بی ناتوانین بینە هەولێر بە سەریحی بەڕاستی باشە دەست خۆش بوو پامەکەتان دەگەینین ئەم ڕووداوی کە دوێنێ شەو ڕوویداوە ینی ئەو دوو هاوڵاتی باز لەوە دەکەنکەوە بەهۆی خراپی ڕێگاکە بووە ئەگەر ڕێگاکە چا بکرێت ئەوە ئەو ڕووداوانەش ڕووناداتن ڕووداوەکەی دوێنێ شەو کە لە کاتژمێر 11:30 شەو ڕوویدا بوو بارهەڵگرێک کە ینی تانکەرێک بووە نەوت و گاز و بابەتانی بار کردووە هاتۆ لێرە مەقەسی کردووە دی ئۆتۆمبیلێکی لاکشم باش خۆی پێدا کێشاوە و لە ئەنجامدا 4 کەس بریندار بوون کە گوازانەوە لە خۆشخانەی ڕۆژاوا من قسەم لەگەڵ لە خۆشخانەی ڕۆژاواش کرد گوتیان کە لە ئێستا دەجێت چاودێری پزیشکن یعنی ئەوانەی لێرەشم باز لەوە دەکەن ئەگەر ئەو تڕێلەیە مەقەسی نەکرد با لە کاتژمێر 11:30 شەو بە هەمان شێوەی تڕێلەکەی یان بە هەمان شێوەی بارهەڵگرەکەی ڕێگەی کەس نەزان
کارەساتی دەخڵقان